شاتوو سەروەری تەمەن 3 ساڵ لەگەڵ دایکیدا هاتووە بۆ نەخۆشخانەی ئانای منداڵان تا لە ڕێگەی دکتۆر ئاوات جەمال پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان چارەسەر وەربگرێت. ڕۆژانی هەینی دکتۆر ئاوات بێ بەرامبەر منداڵەکان دەبینێت. بینینی منداڵان بێ بەرامبەر وەگەوەی دکتۆر ئاوات ڕایگەیاند تاواکردنی پیشەیبوونی کارەکەیەتی کە پیشەیەکە لە خزمەت مرۆڤایەتیدایە. بیرکردنەوەکەمان لەوە بوو کە خەڵکی ئەم شار و ئەم شارش هەیەی بەسەر ئێمە و پێزانینێکی زۆریان هەیە بۆ کاری پزیشکی و بە تایبەتی پزیشکی مناڵان لەبەرەوە بیرمان کردەوە کە لە هەفتەکە ڕۆژێک و تاقێک تەرخانکەین تایبەت بەوانەی کە باری داراییان باش نییە بۆی شاڵا لێرەوە بتوانین خزمەتێکی باشتریان بکەین ئەوانەی کە پێویستیانە بێگومان. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەوانش کە پێویستیان بەمانەوە بەداخەڵ بوون و ئەوەیە هەم دیسان هاوکاری بکرێن چکە ساڵودێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان هەیە. نەخۆشخانەی ئانای منداڵان تەواوکەری کارەکەی دکتۆر ئاوات جەمالە. ئەوانیش لە ڕۆژانی هەینیدا داشکاندن بۆ مانەوە و پشکنینەکانی منداڵان دەکەن. ئەگەر خێزانێکیش لە ڕووی داراییەوە کەم دەرامەت بن ئەوە بێ بەرامبەر نەخۆشخانەکەش خزمەت پێشکەش دەکات. بەرەو پێشتوونێکی زۆر باش هەیە لەوەی کە مناڵان لە خانەی بێسەرپەرشتان و بە هاوکاری مناڵپارێزی کوردستانیش ئەو مناڵانێک کە پێویستیانە و کە وەکوواڵە بێدەرەتانن یاخود کە بێسەرپەرشتن لێرە هەموو خزمەتێکیان پێشکەشەکرێت بەمانەوەشیانە نەخۆشخانەکە. جێگەی دەستخۆشیە زۆر سپاسیەکەین بەڕاستی نمونەی دکتۆران لەبەرەوەی توانیوێتی لە کاتی خۆی تەرخان بکات لە هەفتەیەکە یەک ڕۆژی دیاری کردووە بۆ بە تایبەتی ئەو کەسانێکە کەم دەرامەتن توانیوێتی لە نەخۆشخانەی ئانای مناڵان بەبێ بەرامبەر نەخۆش ببینێ و سپاسی ئەەکەین هیوادارین و داواکاریم هەیە و هیواداریشم ئەو دکتۆرانەی تریش بتوانن هەمان شت دووبارە بکەنەوە ئەگەر لە حاڵەتەکان نەتوان بەبێ بەرامبەریش بە بتوانن تا حدێک نرخەکانیان داشکێنن بە تایبەتی بۆ ئەو نەخۆشانەی کە کەم دەرامەتن. پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی باش و کوالیتی بەرز بەڕێوە دەچێت. ئەوان دەیانەوێت پاڵپش بن بۆ ئەو خێزانانەی کە باری داراییان خراپە لامان کاتیشدا پاڵپشتی کەرتی حکومی بن. لە یەکەم هەنگاوی کاری خێرخوازیشیاندا چەندین منداڵ چارەسەر کران. ئەوەشی پێویستی بەمانەوە بوو بە نرخی کەمتر یان بێ بەرامبەر لەو نەخۆشخانەیەدا بۆ چارەسەرکردن مانەوە. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.